ئێمە وەکو گروپی شەقام لە شاری کەرکووک کە لە کۆمەڵێک کەسایەتی و ئاینی و کۆمەڵایەتی و ڕۆشنبیر و چالاکوان و ڕۆژنامەنووس پێک هاتوین کار دەکەین لە پێناو بەدیهێنانی مافەکانی خەڵکی هەژار و مافخوراو لە شاری کەرکووک و ناوچە جێناکۆکەکان. گروپێکی ناحکومی خۆبەخشین کار دەکەین بۆ هاوکاریکردنی دەسەڵات لە پێناوی دادپەروەری دژایەتی کردنی گەندەڵی. ئێمە وەکو یەکەمین چالاکی پشمان لە مانگی ڕابردوو لە بەردەم قایمقامیەتی شاری کەرکووک گردبوونەوەیەکمان ئەنجامدا و چەند خاڵ و تێبینیەکمان بۆ چارەسەرکردنی کێشەکانی کەرکووک کستە ڕوو بە تایبەت کێشەی مۆلیدە ئاهلیەکان کە لەم خاڵانەدا خۆی دەگرێتەوە. یەکەم کەمکردنەوەی نرخی مۆلیدە ئاهلیەکان، زیادکردنی ڕێژەی گاز بۆ خاوەن مۆلیدە ئاهلیەکان. سێیەم کەمکردنەوەی نرخی گاز بۆ خوار نرخی بازار بۆ خاوەن مۆلیدە ئاهلیەکان. چوار دانانی میکانیزمێکی گونجاو بۆ دیاریکردنی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی. پێنج زیادکردنی کاتژمێرەکانی پێدانی کارەبای نیشتیمانی. شەشەم پێدانی بەشی گازی مانگانە هەموو مانگێک لە کاتی دیاریکراوی خۆیدا و بەبێ دواکەوتن. دوای ئەوەی کە ئەم خاڵانەمان خستە ڕوو هەستمان کرد کە ئیدارەی پارێزگای کەرکووک بەدەم داواکارەکانمانەوە نەهاتن، بۆیە لە ڕێگای تیمەکانی گروپی شەقامەوە هەستاین بە کۆکردنەوەی واژووی هاوڵاتیان لە کوچە و کۆڵانەکانی شاری کەرکووک. دوای ئەوەی بە هەزاران واژوومان کۆکردەوە و خاڵێکی دوای ئەوە هەستاین بە تۆمارکردنی سکاڵا لە دادگای کەرکووک و بەڕێز دەستەی دەستپاکی کەرکووک بۆ ئەوەی بەدەم داخوازی ئێمە و کۆمەڵانی خەڵکی کەرکووکەوە بێن